ئێساکە پەرلەمانتارێک بۆ خانشینەکەی 48 ملیۆن دینار وەرەگرێ 48 ملیۆن دینار بەشی خاوەن پێداویستە تایبەتەکان و بەشی کورتەباڵەکانن دەکرد بیکردایە هەدیە بۆ مێژوو شەمایەوە هەم سەربەرزی بوو بۆ ناوکە بۆ خۆی بۆ گەلەکەی ئێمە بۆ یەکە لەیرەوە بەڕاستی هەن لەم کەناڵانەوە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە زووترین کات ئەو زیادەی خانشین ومانەیە ڕابگرن بیکەنە سەر ڕەسیدی خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵەکان بیگەڕێنەوە بۆ ئەو کەسانی کەساکە لەژێر ئێش و ئازاران لە ئیمڕۆدا خۆتان دەزان سەردانی ئێماکەن هەر لە ڕووی ئەوە خرسا خوێندنگاکان کرایەتەوە لە ڕووی جلوبەرگ و پێداویستەکانیانەوە بەڕاستی توانایەکیان نییە زۆربەی وازیە ناوە لە خوێندنگاکانە ئەوش عباڵێکەوێتە سەر پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان